من مافەروەەر هەورام عەبدولخالق حەوێزم کاندیدی ژمارە 27م لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. خۆشحاڵم کە کاندیدم لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو ژنێک لە شاری کۆیە هیوادارم جێگای متوانەی خەڵکی کۆیە بم و بتوانم دەنجی خەڵکی شاری کۆی و بازنەی هەولێر بگەێنم بە پەرلەمان و دەسەڵاتی حکوومەت لەداهاتوو. بەێ بەڕاستی ئێمە لە کۆمەلگایەکین کێشە و مەشاکلمان زۆرە بەڕاستی و ئەمەش هەمووی دەگەڕێتەوە بۆ کێشەی بێکاری، کێشەی بێموچەیی، خۆی کاردانەوەی ئەو جۆرە شتانە، ئەو کێشە و کێشانەی لەناو کۆمەلگا هەیە. بەڕاستی کێشەی گەنجانمان هەیە، کێشەی بێکاری گەنجانمان هەیە، کێشەی زۆر یاسامان هەیە کە لە ئێمە وا دەبینین کە لە قازانجی ژنانە بەڕاستی یاسای تندوتیژی ژنانمان هەیە، بەڵام لە هەندێک کاتە چارەسەر نییە لە بۆ کێشەی ژنان. هیوادارین یاسای تندوتیژی ژنان هەندێک لە یاساکان پێویستی بە هەموارکردنەوە پێداچنەوە سەر لە نوێ داڕشتن هەیە بۆ ئەوەی کێشەکانی کۆمەلگا زیاتر کەم بێتەوە. خۆی زۆر گرنگە بەڕاستی منیش وەکو ژنێک کاندیدم لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو هەوڵات تواناکانم چڕ دەکەمەوە لەسەر مافەکانی ژنان ئینشاءڵڵا لە داهاتوو کە توانیم سەرکەوم. ڕۆژەی زۆریشمان هەیە بۆ ژنان، بەڕاستی ژنمان هەیە، وتم ئێمە زۆر هەندێک یاسامان هەیە لە باتی چارەسەر کێشە لە بۆ ژنەکانمان دروست دەکەن. هیوادارین بۆ ژنەکان پاڵپشتی ژنەکان بن لە کاندیدبوونیان و بتوانن بە دەنگەکانیان سەرکەوتویان کەن و بچنە پەرلەمان لەبەر ئەوەی هەر ژن دەتوانی دیفاع لە ژن بکات. خۆی خەمیمە ئەوەیە ئینشاءڵڵا لە داهاتوو بتوانین سەرکەوین و دەنگێکی زوڵات بین لەسەر مافەکانی ژنان و بە یاسا مافی ژنان بچەسپێنین لە پەرلەمان، بتوانین دەسەڵاتی جێبەجێکردنی هەندێک یاسامان هەیە بەداخەوە لە بەرژەوەندی ژن نییە. هەندێک یاسامان هەیە بە تایبەتی ئەو یاسایانەی کە دوای پرۆسەی هاوسەرگیری ژنان زیاد دەبنەوە بەڕاستی کێشەیان زۆرە، یان کێشەی ئەو کێشانەمان هەیە کە دوای ئەوەی لە دادبینی پێشەوەی کۆتایی بێ لە بینینی منداڵەکانیان دوای پرۆسەی هەڵوەشانەوەی هاوسەرگیری کێشە و مەشاکلیان زۆرە بەداخەوە لەلایەن دایک و باوکەکانەوە. من یەک لەو پرۆژە هەری گرنگانەی کە هەمە یەک لەو پرۆژانەیە کە داخۆچی کار بووم لە مافی ئەو ژنانەی کە دوای جیابوونەوەیان بەڕاستی یاساکان لە بەرژەوەندی ئەو ژنانە نینە، پێویستە کاریان لەسەر بکەین. لە مەسائیلی نەفەقەمان هەیە، لە مەسائیلی بینینی منداڵەکانە دوای جیابوونەوە کە حەق بە ژنەکانمان بدرێتن. وڵا ئێمە بەرنامەمان زۆرە بەڕاستی، یەک لەوانە بەرنامەمان هەیە بۆ گەنجەکانمان بەڕاستی بتوانین هەلی کار لە بۆ گەنجەکانمان بڕەخسێنین لە بۆ هەرێمی هەموو گەنجانی هەرێمی کوردستان و هەروە گەنجی کۆیە بە تایبەتی. و پرۆژەمان زۆرە ئینشاءڵڵا، پرۆژەمان هەیە لە بۆ شاری کۆیە بەڕاستی هەندێک پرۆژەمان هەیە. یەک لەو پرۆژانەی کە من بەباشی دەزانم پێویستە سنتەرێکمان هەبی بۆ سنتەری بەساڵات سوان کە بەداخەوە لە کۆیە نییە. پێمان خۆشە سنتەرێک بکرێتەوە، بەڵام لەبەرەوەی چەندەها خەڵکمان هەیە بەساڵات چوونە و لەلایەن مناڵەکانیەوە پشتگوێ خراون یاخود کەسیان نییە سەرپەرشتیاریان بکەن، پێویستە لە شاری کۆی سنتەرێکی ئەوها بۆ بەساڵات سوەکانمان بکرێتەوە. یەکیشە لە هەرە بەرنامە گرنگەکانی من ئینشاءڵڵا لە داهاتوودا. و بەرنامەیەکی تریشم هەیە بەڕاستی سنتەری ئۆتیزم، من زۆر بە پێویستی دەزانم ئێستا سنتەرێکمان هەیە لە کۆیە حکومیە، بەس پێمان خۆشە سنتەرێکی گەورە بکرێتەوە لە کۆیە لەبەر ئەوەی ڕێژەی ئۆتیزم و ڕێژەی منداڵانمان هەیە کە نەخۆشن زۆر. بەڕاستی سنتەرێکی گەورە پێویستە لە بۆ کۆیە بکرێتەوە بۆ ئەوەی هەموو مناڵەکان تێدا کۆ بکرێتەوە. بەڕای من زۆر پێویستە ئەو دەنگانش چارە نووسە زۆر پێویستە هەموو لایەنێک هەموو چین و توێژێک هەمووی بێ لۆ دەنگدانی. ئەو دەنگدانێکی زۆر گرنگە چارە نووسی خۆمانە. لەو کابینەی نێومان زۆر وەزمان ناخۆش بوو، زۆر ژیانێکمان ناخۆش بوو، بێ معاشی بوو، بێ چێشە دەرا بوو، کوڕ دەردی بەرا بوو، کۆرۆنا هاتە ناومان نازام چار هەموو لە کابینەی نێومان کابینەشی زۆر ناخۆش بوو. هیوادارم هەموو خەرک هەموو تیلەتێژەکان هەموو گەنج و پیرەکانە هەموو کچ و کوڕەکانە هەمویان بێن لەسەر سنەتی دەنگدانێ دەنگ بدەن بەدری خۆیان بێخوای نەکەن، هەری بژێرن، بزانن چێ هەلانە باشە، بزانن چێ خەریجێکردیا چێ لە خەریجە نەکردیا، چێ حەق بە چێ کە دەنجی بدەن. پێویستە هەمومان دەنگ بدەن بە لایەنێکی کە مستەحەقە، بە خاوەن شەهیدا، خاوەن هەڵوێستا،
زۆر پێویستە هەمومان دەنجی پێدەین. داوا لە هەموو خوشکبران دەکەم، داوا لە هەموو داق و بابەکان دەکەم، داوا لە هەموو کەس و کارەکان دەکەم، لە هەموو دەنجیان دەکەم. بیستیدا بێن لۆدەنگان. من ناوم قمری حەمەد قادرە، بەڕێوەبەری چاودێری و گەشتکردانی کۆمەڵایەتی کۆما. داوا لە هەموو خەڵکی کوردستانی بە شەرەف دەکەم بستە سەر سندوقەکانی دەنگدان، لەبەر ئەوەی ئەو دەنگدانێکی چارەنووسسازە لەوانەیە کۆمەڵێک شت بگۆڕێتن. بەڕاستی ئێمە هەموو وەکو کورد دەبێ دەنگ بەو لیستەی بدەین کە بەڕاستی گۆڕانکاری لە ژیان و قوتی خەڵکی دەکاتن. دەبێ دەنگ بەو لیستانە بدەین کە بەڕاستی ژیانی عالەمیان پێدەکەن زۆر گرینگە. دەنگ لەو بەو لیستەی بدەین کە هەوای ئازادی دەبەخشی بە هەموو هاوڵاتیان. بۆیە داواتان لێ دەکەم لە ڕۆژی دەنگدان کە بیستی دەیە هەموو بە دڵی ئاڵا و واڵا بچونە سەر سندوقەکانی دەنگدان. سندوقەکانی دەنگدان پڕکەن لە دەنجی حەق. دەنگ بدەن بەو کەسانی کە شایستەنە لە نوێنەری ئەو نوێنەری هاوڵاتیان لە پەرلەمانی کوردستان. طبعاً گرنگی ژنان لە پەرلەماندا زۆر پێویستە، بە تایبەتی لەو کات ساتەدا لەو زروفەدا، لەبەر ئەوەی ژنان پێگەیەکی زۆر بەرزیان هەیە لە کۆمەلگا، بۆ ئەوەی هەتا داواکاریێکیان هەبی کە لە ڕێگای ژنەکانەوە جێبەجێ بکرێتن، بۆ ئەوەی ژنان پێویستیان بە پاڵپشتی یەکترە پشتیوانی یەک بکەن، بۆ ئەوەی کۆمەلگا بەرەو پێش بچیتن، بۆ ئەوەی ئەو ژنانەی کە شایستەنە بچن داکۆچی لە مافەکانیان بکەن، بۆ ئەوەی کۆمەلگایەکی پەروەردە و تەندروست دروست بێتن. پێویستە پاڵپشتی ژنان پاڵپشتی لە ژنان بکەن، بۆ ئەوەی لە پەرلەمان داوای حەق و مافەکانیان سۆگەر بکەن.